صبح گوڵشەن کەی یەگاتە لەزەتی لەیلی ویساڵ شەمعی مەجلیس کەی بەرابەر بوو لەگەڵ شەوقی جەمال پڕتەوی نووری جەبینت لالەی هەر مەجلیسە شەو چرای بەزمی دڵانی بەیتە مەیدانی خەیاڵ شاهڕاهی کۆی تۆ هەر وەک تەڕیقی جەننەتە هەر کەسێ ئەو ڕێگە بگرێ هاتە سەر ڕێگەی کەماڵ دەستی من ناگاتە داوێنت لە ئەوجی عەزەتی من گەدای بێنەوە تۆ پادشای ساحب جەلال دەفعێ سا شادومانم کە بە وەعدەی وەسڵی خۆت تابەکەی عومرم گوزەرکە هەر لە ڕێی هیجر و مەلال بادیەی غەم بێدەلیلە دڵ لە ناویا کەوتووە چاوی لوتفی خۆتی سەرخە بێ بەسەر چەشمەی زولال نەونیهالی ئارەزووی هەر کەس زەڕەگەر بێ زەڕە ئیعتیباری هەر کەسێکە زێوەر ئێستا نەقد و ماڵ دەست خۆش خۆشەویستان ئەم کات و هەموو کاتێکتان شەر فەرموون لەگەڵ ئەڵقەیەکی نوێ و بەرنامەیەکی نوێ و وێزگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە هیوادارین کاتێکی خۆشی لەگەڵا بەرنەسەر خۆشەویستان ئەڵقەی ئەم جارەمان لێدوانە لەسەر شیعر و لەسەر بابەتە ئەدەبیەکانی مامۆستای گەورە مامۆستا زێوەر ئەم بەرنامەیە بە هاوکاری لەگەڵ نیانخانە پێشکەشی ئێوەی خۆشەویستیەکەم میوانی ئەم جاری بەرنامەمان مامۆستا فواد حەمەمین سەڕاج لەگەڵ برای مۆزیسیان کاکاروان بە کاروانی نەی ناسراوە هەردوو لا بەخێر هات بێگومان مامۆستا کە لەسەر زێوەر قسە ئەەکەین شعری زێوەر زۆر فرە بابەتە زۆر بابەتی جیاوازێ لە شاعری لە شعرەکانی زێوەرە کە کەم کەس ئەمەڭە بە فراوانی شعری نووسیوە بێگومان ئەوەی کە من ئەمەوێ سەرەتایەک وەکو ژیانی زێوەر و وەکو ناسینی زێوەر لای جەنابتەوە بۆ ئێمە باس بکرێت ئەگەر گەشتێ بە ئەدەبی کوردیا بکەین کۆمەڵە شاعیرمانەیە کەوا بە منەوەر ئەژمێرێن و بەداهێنەری شیعر و هەڵوێست دیارە لەوانە حەمدی بێخۆت عەلی کەمال باپیراغا کە هەموو بەیەکگنەوەن نووری شێخ نووری شێخ ساڵح یەکێ لەو شاعرانی کە جێدەستی دیارە و لە هەموو بابەتەکان دوابێ و توانی بێتی ئینقیلابێک لە شیعر و لە زمان و لە ئەدەبا بکە مامەستا زێوەرە مامەستا زێوەر تەنیا یەک هەکبەی هەڵنەگرتووە بەڵکو لە هەکبەکەیە کۆمەڵێ بابەتی هەڵگرتووە لەوانە شیعری نەتەوەیی و شیعری دڵاری و شیعری کۆمەڵایەتی و شیعری ستایشی و وەسف و پێ هەڵدان و ئەوان سرود بتەوان یەکێک لە هەر کارە ڕەنجینەکانی مامەستا زێوەر لە یادمان نەچێت سرودە سرود بە ئەتوانی مامەستا زێوەر بە پێشەنگی دانێرەی سرودی کوردیدا بنین و ئەو کۆمەڵە سرودەی کە دایناو هەمووی لە هەستێکی نەتەوەیی و شۆڕژگێڕێتی بۆ بەرگریکردن لە خاک و لە نەتەوە و لە زمان و بۆ یەکێتی و یەکبوونی کورد دایناوە ئەمەش بۆتە وردی سەرزمانی هەموو گەلی کورد بە پێی قۆناغەکانی شۆڕشەکان و تەمەەن وتراوەتەوە ئەو وترێتەوە ینی هەرگیزا و هەرگیز ئەو سرودانەی مامەستا زێوەر کوان نابن و هەمیشە لەسەر زاری هەموو هونەرمەندێک و کەسێکە کە بە مناسەبەتەکانەوە ئەجوڵێتەوە ئەیڵێتەوە و لە سەرەتاشە مامەستا زێوەر خاوەنی هەستێکی نەتەوەیی بووە دژی هەموو داگیرکەرێکی کورد بووە بۆ نمونە لە شیعری کورد نەڕەنجێ لە خوێنی ڕێژاوی نەخشی سەرڕۆحە بەردی خێناوی عاقیبەت شاخی بەرزی کوردستان ئەلێمی کوردی تیا دەکا جەولان تورک ئەڵێ قەبری کووردە ئەو شاخە با بڵێ چونکە باتینەن باخە باخی مەردانی چست و گوستاخە جێی وەتەن پەروەری جگەر بەداخە ئەمە لە کاتێکە وتوێتی کە تورکەکان بە قڕکردنی کورد و جینۆسایدی کوردەوە خەریک بوون و ئەو شاخانەکرد بە گۆڕستان ئەم لێرەوە دەنگی خۆی بەرز کردوێتەوە و دژی ئەوە وەستاوەتەوانێ کەوا هەڵوێز وەرگرین و ئێمە داگیرکەرانی کورد بناسین زێوەر
هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە کە مەلیک فەیسەڵی یەکەم هاتۆ بۆ ئێرە ویستوێتی ناز بەسەر کووردا بکە ئەم بەم شیعرە جوانە وەڵامی یاوەتەوە و ئەڵێ ماڵی جیا کردەوە بەڵێ ئەم شعرە وەکو بیستمانە هەر بەرامبەر مەلیک فەیسەڵ خۆی خوێنراوە بڵێ یەکسەر کە هاتووە پێی ئەڵێ یعنی وەکو لەگەڵ ڕێزمە وەکو ئەوە نییە ستایشی بکە پیا هەڵبا و ئەمانە یەکسەر پێی ئەڵێ یابە فەرزەن تۆ شای سەرزەمینی ڕازیم بە بەشی خۆم و مسکێنی دیجلە و فراتت بە هەر بۆ خۆت بێ منیش کوردستان شاخی ڕەنجینی هەواکەی شاهەوە ئاوەکەی قەندیل لا نەبا لە دڵ ئێشی برینی قەت ڕێک ناکەوێ دەست لە مەلیەکەن هەنتوش دەلاوی و ڕەسوول سێرینی من لە لام باش نییە سواری شانم بی وا عەرزە دەکەم هەر بە شیرینی خۆرمای خۆت بۆ خۆت مێوژم بۆ خۆم لەکم دینکم وەلەو دینی ئەمە بەڕاستی دوای ئەوەی دەوڵەتی عێراقی دروست بووە دوای ئەوەی هەندێ دەستیەکانی بەدواوە دروشمی هاتە ئارا بەناوی برایەتی کورد و عارەب بوو بەلای برایەتی ئاینزای و ئەمانە ئەو لێوە پێی ئەڵێ ئەگەر من مافم نەبێ و کە وڵاتم سربەخۆ نەبێ و ئازاد نەبێ من ئەم شتم پێڕەوا نابینم و تۆ بڕۆ پاشای وڵاتی خۆ بە کەواتە مام سەفوات ئەم ڕەچەشکێنیە یان بوێریەی زێوەر چیتری بە دوای خۆیان هێناوە هەم لەلایەنی ئەدەبی و هەم بۆ هەڵوێستی ئەوەیەشی بە دوای خۆیان هێنا کە بزانن خاک پیرۆزە وەتەن جێی شانازیە میلەتە یەکێتی و یەکبوونی کورد ناسنامە و پێناسەی تۆیە ئەگەر ئەوەمان نەبێ ئەم داگیرکەرانە لە هەر شوالاوە چاویان تێبڕین دەستی درڕندەیان لێ گیر کردوین بۆ توانەوە بۆ ژنۆسایدکردن و بۆ نەمانمان هاتوون بۆیە سرودەکانی زێوەر هەر لەمەی کە ئەڵێ ئەی کوردینە ئەی مردینە با دەست لە ناو دەستکەین هەموو بۆ یەکێتی پچین هەموو کوردین هەموو کوردین هەموو ئەمە سرودە ئەم سرودانە بەڕاستی چەکێکی کاریگەری بەرگیریکردن و پێکەوە ژیانی نەتەوەییمانە بۆ لەبەرەوەی ئێمە لەژێر دەفرێکی داگیرکەرانە لە ناو وڵاتێکی دواکەوتووە کەوا ئەوان ئەیانێ هەر لە ئێستاوە زەمینە خۆشکەم بۆ لەناو بردنمان کەواتە زێوەر لێرە بەڕاستی کاریگەرێکی تەواوی هەیە و خۆشەویستی وەتەن و نیشتیمان ئەکا بەچی بە پێناسێک بۆمان ئەڵێ وا وەتەن خەمڵی و گوڵ نەوبەهاری میلەتە شادمانی قەومی کورد وەختی لوتف و ڕەحمەتە زەڕێیە خاچی وەتەن نادەم بە قەسری قەیسەری جوملەی ئەنهاری وەکو کەوسەر هەوای وەکو جەنەتە یعنی لەگەڵ ئەو بەهەشتا ڕێکت دەخاتەوانەیە کەوا خەڵک ئەواتی بۆ خوازیە کەواتە بەهەشتی تۆ کوردستانە لێگەی خاچی باو و باپیرانمانە ئەواتە بەڕاستی لیا زێوەر کە ئەگەر بێنین یەکێک لە منەوەرە هەرە پیرۆزەکانی بیری نەتەوەییمانە کە لە سیەکانی سەدەی ڕابردووە دوای دروستکردنی دەوڵەتی عێراقی و دابەشکردنی کوردستان بەسەر 4 پارچەدا ئەم ئەبێتە ئەو دەنگۆیەی کە دەنگ بەرزەکاتەوە ئەڵێ وریابن خاکتان خۆش بوێ میلەتتان بێ یەکێتیتان بێ مامساڵەکاتی خۆشیە هەمان کاریگەری هەبووە بەڵێ حتمما ئەگەر وانە بێ تۆ لە قوتابخانەکانەوە سیرکە کە ئەوانەی بەجی لە کۆنەکانە بڕۆرەوە کەس نییە ئەو سرودانیان لەبەر نەبێ چی سێوەر هی پیرەمێری عەبدولواحید نووری هی مامەستا گۆران تێگەی حەمە ڕەسوڵ هاوار ئەو سرودانە بۆ خۆی بەڕاستی بۆ جیلەکانی ئێمە و پێش ئێمە و دوای ئێمەش ئەوە بەڕاستی خۆراکێکی گەورەیە بۆ هەمومان دیقەت بە شەقامێکا ڕۆی کە ئەی کوردینە ئەی مردینە لێرێ تۆ ئۆتۆماتیشکێن لەگەڵاڵێ ئەی کوردینە ئەی مردینە لەم گۆڕانکاریە کە بەرەو چیانی سربەخۆیی ڕۆین مامەسا حەمید و هونەرمەندان لە سەرای ئیسماعیل سەرای سلێمانی چیان وت ئەی کوردینیان نەوت داوای یەکگرتو و یەکێتی نەتەوەی کورد ناکەن ئەمە ئەو ڕۆحەدینە نەتەوەییە کە هیچ پۆلیسێک ناتوانێت ڕایگرێ هیچ سنوورێ ناتوانێت ڕێی لێ بگرێت سنوورەکەی بەرفراوانە زۆر باشە مامۆستاگیان زەکاتیەوە تۆ کاک حەمید شێرێکمان بۆ بخوێنێتەوە فەرموو کاک حەمیدجان ببوورە هەرچەنە
مامۆستا فواد وتی حەزەکەم دوو دێڕ یەکەمی ئەم شعرە خۆم بیخوێنمەوە. والله ئەوە دقێکی حەزم پێش ئەوە نووسینێکم هەیە لەسەر ئەوە ئەڵێن دقێکی زونووی پڕ لە ئەوین و عەشق لە چەند دێڕێکی جوان و پڕ لە سەلیقەدا کە هەموو شاعیرێک ناتوانێت بەم شێوە بیچڕێنێ پڕ لە شەونم ڕژاندن لە بارانی هەست و خۆشەویستی دڵفڕێن بەرامبەر ئەو عەشقەی کە لە ناخی زێوەرە دروست بۆ و ئەیڵێتە و بۆ ئێمەش بۆتە دەقێکی جوان و ڕەنگین کە ئاڵێ تکانی ئەبرۆی چەمەن بەڕووی ئابدارەوە شکانی نرخی نەستەرەن بە زۆفی مشکبارەوە چمە لەمەی یاخو لە نەی لە جام ئەگەر بەلەنجە بێتە لام بەڕووی تەهدارەوە بە چاوی پڕ لە خومارەوە هەتا ئەڵێ ئارەق نییە کە لابەرێ لە دڵخەمە جگەل لە قەترە ئارەقێ دەڕوت کە دێتە خوارەوە. نیشاتی من جەمالی تۆ بەراتی من ویساڵی تۆ خەیاڵی من لە خاڵی تۆ بەعیشوە لێم مەشارەوە عەزیزەکەی حەبیبی من نیگارەکەی تەبیبی من باشە بەرێ ڕەقیبی من وەرە بە سەد ویقارەوە فیدای خەد و قەدی تۆ چەمەن بە فەوجی گوڵیەوە بە بولبول و بە چڵیەوە بە قمری و بزارەوە فەرەنگ ڕووی زەنگموو عەجەم سیاق و ڕووسخ و ئەناسرەیە کە کوردە زوو بە پێچی لار و خوارەوە نیساری زوڵفی عنبەری هەموو وڵاتی گوڵعومەر بە عەرد و بەرد و دارەوە بە ئاوی سەرچنارەوە ئەمن گەیان بە ئەنوەری فنونی شیعر و شاعیری ئەتۆ گەیانتە سامیری بە چاوی سیحرکارەوە. مامۆستا دوور لە ئەمەی کە تا ئیسە باسمان کرد لەسەر زێوەر دوور لە مەسەلەی شیعر زێوەر لە گەلێک بواری تراکاری کردووە وەکو چیرۆک و گەلێک کتێبیشی هەیە ئەو کتێبانەی کە نووسێتی وەکو ژیانی پێغەمبەران دەستەگوڵی لاوان چیرۆکی خێوی ناو مزگەوت داستانی سوزناک حکوومەتێکی خەیاڵ گەلێک شعری لە بابەتە هەیە وەرجێڕانی کتێبێکی کە برایەکی رووسیە پێم وایە گریگۆری پترۆف کتێبی ئەزەن بە قەلبەیضا یعنی لەم بابەتانەی زۆر زۆرە زێوەر نازانم کرد چ بابەتێکی تری هەیە بجگە لە ئەمە لە دەرەوەی شعرەکانی لە بابەتی کۆمەڵایەتیە زێوەر دەستێکی باڵای بوو و ڕقی لە زۆر شت بۆتەوە کە پێی ناخۆش بووە مەسەلا بۆ نمونە لەم دادی کۆمەڵایەتیە زۆر ڕقی هەستاوە کەوا خەڵک عیب لە یەکتی یەگری و بەڵام خۆی عیبدارە لەمە ئەڵێ چی یەک عیبی خەڵک ئەبینی خۆ ساحێبی هەزاری خەڵکت لەلا خەرارە خۆشت وەکو دەواری تا ئەگاتە وێڵە چی ڕێی دین گوشادە دەروێش ڕێی دین گوشادە دەروێش بێسوودە بوویتەبان چێش بنوارە مرشیدی پێش منوارە بەنگوماری زیادای زێوەر شتێکەیە کە زۆر مهمە ئەتوانین بە سەرەتای چیرۆکی شیعری دابنین ئێمە ئەگەر لە هەفتاوەشتەکانە سەری ئەدەبی کوردی بکەین بە تایبەتی لای شێرکۆ بێکەس لای شێخ سەلام لای کۆمەڵێ خەڵکی تر چیرۆکە شیعریان لای مام هەژار ئەمانە کۆمەڵێ چیرۆکە شیعریان وتووە یا لە ئەدەبی کوردیا بەیتی سەیدەوان هەیە لاس و غەزال هەیە بەڵام شیعری نین بەس لای زێوەر کۆمەڵێ بەیتی شیعری هەیە وەکو خێوەکەی مزگەوت وەکو سێ هاوڕێکە سێ هاوڕێ هەمووی جانی بەجانی نالە و ئەلیاس و چیە بۆکانی چیرۆکیشی زۆر هەمووی کورتە چیرۆکن شیعرین و هەناسەشی درێژە یعنی تۆ بێ حسابی ئەوە بکەی ئێستا زەلامێک گەڵێ من شاعیرێک گەڵێ من خاوەنی چامەیەکی گەورم بەڵام زێوەر پێش ئەو توێتی کاکە زێوەر ئەو دەستە باڵایی لەوە هەیە تەواو بەسەریا شکاوەتەوە و هەناسەی سوار نەبووە لەبەرەوە بەڕاستی زێوەر لەوە شتێپەڕی کردووە هاتووە زانیوێتی کە قوتابخانەوە شت کراوەتەوە مناڵ چۆن پەروەردە بێ بە چۆن بینێتە پێش هاتووە شیعری پەروەردەیی داناوە
بە زمانێک و نەغمەیەکی خۆش. مام سامەڕ ڕەنگە کاریگەری لە نەتەوەیەکەی زێوەر بێ بەسەر جوانی سروشت و پەروەردە و بوارەکانی تری کۆمەڵایەتی. ئەوە دادەوە بابەتێکی کێ بابەتێکی کەوا ئەڵێن بۆ پەروەردە مەسەلاڵێ ئەی فوتبۆڵ ئەی تۆپەکە فوتبۆڵەکە دێم لە دەستم ڕامەکە ئەمە جۆرێک حرەکەی تایە سینناریۆیەکە بۆی مناڵەکە بە دوای تۆپەکە ڕاکە دوای ئومێدە و دوای ئومێدە ئەکەوێ تێگە تۆ تۆپی منی وانە بۆ ئەوەی بگەڕ ڕۆحی منی کەواتە یعنی خۆ کولەکە شتێک چۆنە هین نییە بەڵام ئەو کردوێتی بە سووک و ئاسان بێلدای مناڵەکە بێتەوە ناو ناخیەوە لەوێ یاڵێ بلبل بە نەغمەی دڵکێش و خۆشی دەنگ و خۆشی تێگەی بەڵێ بەستەکەی منەوە بوو دووسۆزی زێوەر بۆ نیشتیمان وای لێ کردووە سەرنج بدات هەموو بوارەکان بۆ پێگەیانینەوە ئێستا دیقەت بە زۆرشت بۆ ئەپوچێتەوە ئەم درەختە بۆ ئەپوچێتەوە گە خزمەتی نەکەیت و بەری لێ نەگریت و لە قۆپۆپی لێڵ نەکەی ئەپوچێتەوە نامێنێ و ئەڕزیە بەڵام ئەگەرنەوەیەک تۆ میلەتەکەی کەنەوەکە و پەروەردە کردوانێ ئەو بابەتانەی خۆت ئەتەوێ بۆ ئەوەی مرۆڤ دۆست بێ بۆ ئەوەی دڵسۆز بێ بۆ ئەوەی وشیار بێ تێگەی هەر ئەوە نییە شیعری پێ لە بەرکە هەر ئەوەیە بزانێ هەڵوێستی لە دوا ڕۆژە چەنە بێ کەسێکی ئەکتیب دەرچێ بۆ نەتەوەکەی لەبەرەوە زێوەر مامۆستایەکی وشیار و گەورە بووە مامۆستای بۆ لە نەوسەکانە کە بۆتە مامۆستا لە مدرسەی ڕژدیە توانیوێتی کۆمەڵی خەڵک پێ بگەێنێ و چۆتە بەرزنجاوە چۆتە شوێنەکانی کە بەڕۆحێکی پەروەردەی و نەتەوەی و نیشتمان پەروەری بەڵێ مامۆستا وەکو لە ژیانی زێوەر و لە زێوەر خۆی ئەجێڕنەوە و کە ئەوانەیە هاو سەردەمی ئەو بوون و هاوتەمەنی ئەو بوون ئەڵێن زێوەر یەکەم کەسە کە هەڵمەتی نەهێشتنی نەخوێنەواری کردو لە کوردستانە کە ئەمە کارێکی زۆر گەورەیە جاری وایە بە دەسەڵاتێک و بە حکوومەتێک ئەکرێت بەڵام زێوەر بە تاقی تەنیا توانیوێتی ئەو هەڵمەتە بەرێ بەڕێ و خەڵکێکی زۆری لە نەخوێنەواری ئێمە حەقێکمان نابە گەورەی زێوەر زێوەر هەرەوە نییە شیعریوت بێ کاک هەر بە شیعریشی بکە ئەو دەلاقەی دۆزیوە تۆ بچێتە ژوورەوە کە وەک پیرەمێردیشە فەرمیێ خوێندەواری خوێندەواریە ئەڵێ پیرەمێرد لەسەر ئەو کاتێک کە زێوەر ئەنێژێ ئەڵێت لەو کاتەی کە فڕۆکەکانی ئینگلیز بردومانی سلێمانیان کردووە زێوەر و سەعید کابان لە قوتابخانەکان نەهاتونەتە دەرەوە دەرسیان وتێتەوە ئێمە پاژماوەی ئەو کۆمەڵە ڕۆشنبیر و وشیارکەرەوەین کە توانیانە بە ڕۆژە ڕەشانە ئەم ڕۆژەران دروست کردووە ئەوان کە ویستیان زانیان دەرمانی کورد خوێنەواریە چارەسەری ئەو برین و زامانەی کەوا لە کۆنەپەرستی و لە دوا کەوتوی و لە نەهامەتی چۆری بۆ دەبا خوێنەواریە کە لە ئەلفەوە دەست پێەکە وانەوتنەوەیە زێوەر بەڵێ یەکێکە لەو مامۆسایی لەگە مامۆستا سەعید سەدقی کابان و چەند مامۆسایەکی کە توانیویانە ئەو بربەسە بڕوخێن و جۆشان لە دەنگی تۆپ و تارە و فڕۆکەی بەریتانیا و دوژمنەکانی کەمان نەبووە کە کۆڵیان پێبە و لە هەموو شۆڕشەکانیشە تۆ دیقەت بە قوتابخانە هەر بەردەوام بۆ لە بن شاخ و لاشکەوتەکانە ئەوە لێوە بۆمان ماوەتەوانی لەبەرەوە کە ئەڵێن کەسی منەوەر ئەوەیە جێدەستی لە هەموو شوێنەکە دیار بێ مەسا بۆ نمونە من ئێستا شتێکە بۆ باسەکەم مام هەژار شعرێکی ئەڵێ کوردێکەمەوێ چابووک و پتە و سەفەرێک لێ بۆ بکا بەشەوە بەڵام دە باشە بۆ سەیریش مامۆسای پایبەر زێوەریش بگرین ئەزانی ئەویش توێتی چی ئاخرەوە چەند سابە لە مامۆستا هەژار و توێتی دا هەژار مکریان ئەڵێ کوردێکم ئەوێ زرنگ و چالاک بۆ مدعی چست و بێباک کوردێکەمەوێ وەک ڕۆژی ئەمڕۆ جێخەنجەرەکەی نەکا بە سیواک کوردێکم ئەوێ نەکامەرایی بۆ خاوەن فرس و مڵک و ئەملاک ئەمە کوردێکی ساغڵەمەی ئەوێ کە دەسەڵات نەیخەڵەتێنە و نەیفرۆشیە و دوژمن و داگیرکەران نەیکرەوە بێ کورد کوژێتەوە ببێتە کوردێکی ئەکتیف و بە خزمەت و شۆڕژێر و جێگایتە ئەوەی کە تۆژە فەرمی لە خوێنەواریە و لە وشیاریایمە ئیشمان بە چییە؟ ئیشمان بەم خاکەیە ئەم خاکەی کە ئێستا تۆ دانشەبێ بیکەین بە زێر دەشت یعنی بەرهەمی لە پێک بێنین ئەم خاکە بکەین بە قوتابخانە ئەم خاکە بکەین بە جێگای پێشمەرگە و شۆڕژێر و تێکۆشەر و قارەمان و بنیادنەری وڵاتێکی پڕ لە بەهرە و پڕ لە تەکنۆلۆژیا ئەوان کە بناغیان بۆ دانایان بە حەقیقەت منەوەر بوون بەڕاستی ڕۆشنبیر و ڕۆشنگەر بوون ئەوە هیچ شتێکی تیانە ئەگەر وایە شارێکی تری زێوەر پێشکەش زێوەرە فەرمێ من لە سایەی حوسنی تۆ قەلبێکی پڕشادم هەیە
گەرچی هەر ساتێ لە لای تۆ زوڵمی بێدادەم هەیە سواری ئەسپی کیبر و نازی نەتگەمێ هەرچەند بڕۆم ناعیلاجم وەک جەڕەس ئەفغان و فەریادم هەیە ماهی عشقت مشکل و وەصلت لە ڕێی هات و نەهات بێشکە جەولانی بێشکە و شەوقی دامادم هەیە ئەمری حربم بێتە سەر بەم ئەشکە سەدی ڕێتەکەم تورکی موشگانت هەیە من چاوم ئیمدادم هەیە چونکە قەت ناگەم بە کۆی تۆ وەک نەسیمی سوبحدەم هەر سەحەرگاهێ تەمەنای نیعمەتی بادم هەیە ئەی خوا ڕەحمەت ببێ وا پێتەڵێ خەوفت ببێ شیری ئەڵماسی برۆ چاوێکی جەلادم هەیە من وتم زێوەر بە خەندەی لێوی شیرینت مردووە من وتم زێوەر بە خەندەی لێوی شیرینت مردووە پێی وتم مەجنونە وەک تۆ چەندە فەرهادم هەیە وەڵاهی من شتێک هەیە یەک بابەتی ئەخیر کە زێوەر لە کاتی خۆیان لەسەر هەندێک دیاردەی دزێ و کەلوانی ئەم دیاردانە تا ئەم ڕۆژ بەردەوام بن لەناو نەک کۆمەڵگای کوردیان لەناو کۆمەڵگای ڕۆژهەڵاتی شار ساڵی 1920 شعرێکی نووسیوە بۆ دژی کابرایەکی چەخماقساز کە ناوی وەستابیلال بوو ئەم پیاوە تەمەنی 80 ساڵ بۆ کچێکی 14 ساڵی هێناوە لەو زەمەنە یعنی زێوەر بیری لەوە کردێتەوە کە ئەمە چەند دیاردەیەکی ناشرینە و نابێ ئەم شتانە لە کۆمەڵگایە هەبێ یعنی بەڕاستی ئەمە ڕوخسارێکی زۆر پێشکەوتن خوازانە و مرۆڤانەیە کە لای زێوەر حەمید ئەمە نەکە لای زێوەر تەمەن لەگە ڕێزم بۆ و لای پیرەمێرد لای مفتی پێنجوونی لای شێخ سەلام لای قانع لای زۆر شاعیر ئەو زایرێ بووە کە دژی ئەو کۆنەپەرستی و ئەبا و پەچە و تێگەشتی سوکردنی ئافرەت بە پشوشی و بە کەمی و تێگەی ئەمە ژنە یعنی بۆکو شتێک زۆر کەمیکەینەوە ئەوەی کە زێوەر کردوێتی ئازایەتەکەی لەوایە کە بە کامێری چاوی خۆی ئەوەی بینیەوە کردوێتی بەوە بەهێرشێکی زۆر معقولانە دژی ئەو پیاوە وەساوەتەوە دژی ئەو کەلتورە کۆنەپەرستێ وەستاوەتەوە کەەوە ڕوویاوە اینجا زێوە لە شتی کەشەوەسا زێوەر ڕەنگەیە وەک کابراکی موسڵمان دژی ئارە خواردنەوە وەسابێتەوە بەڵام یەک نوختە لەو شیعریا هەیە کە زۆر بەقووەتە مەسەلا لێرە ئاڵەچی عرەق ناخۆم کە تووشی دەردی سەر بم گرفتاری هەزار دەرد و خەتەر بم لێرە یەک دێڕەڵەچی ئەڵێ هەرچی خوا حەز ناکە من ئەیکەم بەسەڕی ئێتر بۆ شەر بەزارینەوە بەشەر بم یعنی وتێتی قەیناتۆ بڕۆ بە خۆ بخۆرەوە بەڵام ماڵی خەڵکیکە هین بکە یا خوا حەزی پێ ناکە با کۆمەڵ ئەیکەم بەڵام کۆمەلگال لێم ڕز نەبێ و پێی ناشرین نەبم خۆ دەزانێ و سەردەمەش سەرخۆشێک بمیرە هەموو ڕامانەکرد بەماوە بەخوایسا کەتنێگەکە جان لەبەرەوە زێوەر ئەو سەردەمە کە لەگەڵ بێکە ساڵێ بێکە زەمن عرەقە خۆم کە بێکە دەربم کەمێ لە دنیای دوون بێخەبەر بم ئەوە بۆتە شەڕە شعرێک و بۆشتە بەڕاستی ئەدەبێکی چۆنەڵەی تەنزامێزی خۆش بۆ ئێمە کەواتە ئێمە شاعیرەکانی ئەو سەردەمان هەر بە زێوەر و بە مامەسا زێوەری گەورە و بە کۆمەڵە شاعری کەمانەوە بەڕاستی باخێکی گەورەی جوانی پڕ لە میوەهات و پڕ لە داهێنان و پڕ لە شعری جوانیان بۆ بەجێهێشتگیان سوپاس بۆ ئامادەبوون بژی سوپاسداوای لە بژیشەکەم ئینشەڵا ڕوحی ئەو کەڵە شاعیرەمان شاد کرد هەمیشە شادێن بەڵێ خۆشەویستانم ئێمە باسمان لەسەر زێوەر کۆتایی هات بۆیە کۆتای بەرنمەکەیە با بڵێن بۆ ماڵاوایی لەم بڕگەی قەلەندەرخانە بە یەکێ لە شعرەکانی زێوەر کە سرودێکی ئاشنایە بە یارمەتی هاوکارم کاک حەمید بانەی و کاکە کاروان پێشکەشتان نەکرێت خۆشەویستانمەوەی ئێمە باسێکین تەنیا مشتێکە لە خەروارێ لەسەر ئەدیبانی کورد خواتان لەگەڵ بێ ووطن خمري وواقل نوبهاري ملتا شادماني قومي كردا روجي هول همتا
شادمانی قومی کوردا ڕۆژی هەوڵ و هیممەتە میلەتی کورد موڵکی سارباستی ئەخاتە دەستی خۆی میلەتی کورد موڵکی سارباستی ئەخاتە دەستی خۆی گیان فیدایی گەرنەکە هەر کەس بەشی ئەو نالەتە گیان فیدایی گەرنەکە هەر کەس بەشی ئەو نالەتە زەڕەیەک خاکی وەتەن نادەم بە قەسری قەیسەری زەڕەیەک خاکی وەتەن نادەم بە قەسری قەیسەری جۆگە لەوکانی وەکوو کەوسەر ئەوای وەک جەننەتە جۆگە لەوکانی وەکوو کەوسەر ئەوای وەک جەننەتە